لە عێراق ئەنجامی سەرژمێری دانیشتوان ئاشکراکرا ئەوەی کە زیاتر بەرچاوە و ئاشکرا بووە ئەوەیە کە ڕێژەی نەخوێندەواری لە هەرێمی کوردستان زیاترە نەک لە عێراق. دوای سی کاتژمێر هەوڵ و ماندووبوونی تیمەکانی بەرگری شارستانی و ڕێگاوبان توانیان دوو پاسەوانەکەی سنوور کە لە ناو بەفر گیریان خواردبوو ڕزگار بکەن. سڵاوتان لێبێت. دوجار بە شێوێکی فەرمی ئەنجامی پرۆسەی سەرژمێری دانیشتوان لە عێراق ڕاگەیاندرا و دەرکەوت کە ژمارەی دانیشتوانی ئەو وڵاتە 46,100,793 کەسە. بەڵام ئەوە ڕاست نەبوو کە پێشتر ئەوترا ڕێژەی ڕەگەزی مێ زیاترە، بەڵکو ڕاستیەکەی ئەوەیە کە ڕێژەی نێر لە 50.22 دانیشتوان پێکەهێنێت و ڕەگەزی مێژ لە 49.78 لە سەرژمێریەکەدا ئەوە ڕوون کراوەتەوە کە لە 170 زیاتری دانیشتوان شارنشین و لە 129 زیاتریشی گوندنشینن. لە عێراق و هەرێمیش ڕێژەی سینگڵان و هاسەرداران نزیکن لە یەکەوە، بەڵام ئەوە ئاشکرا بووە کە لە 141 خەڵکی هەرێم سینگڵن و 155 زیاتریشیان خێزاندارن. ڕێژەی بێوەژن و بێوە پیاوانیش 102.8 پێکەهێنن. لە ڕووی خوێندەواریشەوە عێراق وەزعی باشترە لە هەرێمی کوردستان، چونکە ڕێژەی نەخوێندەواری لە عێراق لە نێوان دانیشتوانی 10 ساڵ و سەروتر لە 115.31 و لە هەرێمی کوردستان بەرزترە و بۆتە 116.23. خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە سنووری سلێمانی بەردەوامە و ئەمڕۆ بەڕێ پەیوان خێمەکەیان گواستەوە بۆ ڕێگەیەکی دیکە کە بار هەڵگر و تەنکەرەکان بۆ گواستنەوە بەکاریان ئەهێنا. ئەوان دوو ڕۆژە لە ڕێگەی عەربەت بۆ سلێمانی گربوونەتەوە و خێمەیان هەڵداوە و ڕێگری لەو بار هەڵگر و تانکەرانە ئەکەن کە بەوێدا تێئەپەڕن. بەهۆیەوە سەدان باڵ هەرگر وەستاون و ڕێگەیان پێنادرێت بڕۆن. ئەمڕۆ مامۆستاکان تێبینیان کردووە بار هەڵگرەکان لە دەواازەی عەربەت ڕێگەیەکی دیکە بەکارهێنن هاتوچۆی پێدا ئەکەن، هەربۆیە بەڕێ پەیوان خێمەکەیان بۆ ئەو شوێنە گواستەوە و ئەو ڕێگەیەشیان بەڕووی بار هەڵگرەکان داخست. دوای نزیکەی سی کاتژمێر ئەو دوو پاسەوانەی سنوور ڕزگار کران کە لە ناو بەفری مەرزی چێ لە گیریان خوارد بوو. بەهۆی بارینی بەفرێکی زۆر و داخستنی ڕێگای مەرزەکە دوو پاسەوانی سنوور لە دوایین خاڵی سنووری نێوان هەرێمی کوردستان و ئێران لە دوێنێ کاتژمێر 9 سەر لە بەیانیەوە گیریان خوارد بوو. بەڵام ئەمڕۆ تیمەکانی بەرگری شارستانی ڕاپەڕین و تیمی پاکردنەوەی ڕێگاوبان بۆ ڕزگارکردنیان ڕۆیشتن بۆ شوێنەکە و ڕزگاریان کردن. عەلی قادر وتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی ڕاپەڕین بە 964 وت دوو پاسەوانەکە سەلامەتن و نەوت و پێداویستی خۆگەرمکردنەوەشیان لابووە، بەڵام بەهۆی بارینی بەفرێکی زۆرەوە نەیانتوانیوە جوڵە بکەن و بێنە خوارەوە و هەر لە شوێنی خۆیان مابوونەوە. ئەو شەپۆلی سەرما و سۆڵەی چەند ڕۆژێک کە ڕووی لە هەرێمی کوردستان و سلەیمانی کردووە بە تایبەتی نرخی غازی ماڵانی گران کردووە، هەر تۆنێکی 500,000 دیناری چۆتە سەر. بەوتەی کامەران عەلی کە فرۆشیارێکی غازی بازرگانیە لە سلێمانی لە سەرەتای هەفتەوە خواستێکی زۆر لەسەر غاز دروست بووە، ئەمەش هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی نرخەکەی. وەک باسی ئەکات لە کۆتایی هەفتەی ڕابردوو لیترێک غازیان بە 470 دینار دەفرۆشت، بەڵام ئەمڕۆ 1 لیتری بووە تا 630 دینار. هەروەها ئەڵێت لە هەر تۆنێک غاز کە دەیکڕن 500,000 دینار بەرز بۆتەوە. هەرچی نەوت و کانزاکانی سلێمانیشە کە بەڕێوەبەرایەتێکی حکومیە ڕەتی ئەکاتەوە غازی ماڵان گران بوو بێت. عومەر عەبدوڵڵا بەرپرسی لیژنەی دابەشکردنی غاز و نەوت لە سلێمانی بە 964 وت هیچ گۆڕانکاریەک لە نرخی غازی حکومی ڕووی نەداوە و ڕۆژ نادات. ئەوەی هەیە گرانبوونی نرخی غازی بازرگانیە نەک حکومی. چەند ڕۆژێک لەمەوبەر حاڵەتێکی گیان لە دەستدانی ژنێک ئەچێتە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕزگاری لە هەولێر. ئەم حاڵەتی گیان لە دەستدانە بەهۆی تێکەڵکردنی دوو جۆر لە پاکەرەوە بوو کە خانمان بە شێوەیەکی بەردەوام لە ناندێن یاخود لە مەتبەغەکانیان بەکاری ئەهێنن بۆ پاکردنەوەی ناوماڵ و مەتبەغەکانیان. نەخۆشخانەی ڕزگاری دوای ئەو ڕووداوە کە تەقریبەن چەند ڕۆژێک لەمەوبەر ئەو ڕووداوە ڕووی داوە گیان لە دەستدانی ژنێک بووە بەهۆی ئەوەی کە دوو جۆر پاکەرەوەی تێکەڵ کردووە. یەکێک لە پزیشکە پسپۆڕەکان ئاماژە بەوە ئەکات ئەوە ترسناکترین تێکەڵکردنە کە ڕاستەوخۆ بۆڕی هەناسەدانی مرۆڤ ئەگرێت و
ڕوبەڕووی گیان لە دەستدان یاخود بە شێوێکی تر بڵێن ڕوبەڕووی خنکانی ئەکاتەوە. پزیشکێکی پسپۆری فریاکەوتن لەو نەخۆشخانەیە لە سۆشال میدیاکەیان وەکو ئامۆژگاری ئەوەی بۆ خانمان بڵاو کردوتەوە کە نەکەن بە هیچ شێوەیەک دوو پاککەرەوە بۆ خاوێنکردنەوەی مەطبەخ یاخود ماڵەکانتان بەکار بهێنن بە تێکەڵاوی چونکە مەترسیدارە هەروەها گیان لە دەستدانی لێ ئەکەوێتەوە وەکو ئەوەی ئەو حاڵەتەی کە بۆ نەخۆشخانەکەیان چووە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.